کار بم لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر چ لە حکوومەتی هەرێم بێگومان لە حکوومەتی فیدرالی عێراق بۆ ئەوەی ئەو شەشە و جێروگرفت و ناخۆشیانەی کە هەبوون لە ڕابردووە بڕەوێنەوە قۆناغێکی پڕ ئاستەنگ و پڕ بەرپرسیارەتیە پشت بەخوای گەورە و بە پشتیوانی خەڵکی دڵسۆز و پەرۆشی ئایندەیە وڵاتە پێکەوە ئەمەرکی خۆمان بەدیدن. جەنابی سەرۆکۆمار پەیامی تۆ وەکو سەرۆکۆمارێک کە کوردی تو هاتی تۆ ئەم پۆستە بۆ هەرێمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئەوانەشی کە متمانیان بە تۆ نێدا یاخود دەنگیان بە جەناب شتێکە ئەوە دەڵێم خەڵکی کوردستان خەبات و ماندووبوونێکی زۆری چەشتووە بۆ ئەوەی کە پێگەی دەستوری خۆی پارێزراو بێ ئەمە بەری ڕەنج و ماندووبوون و خەباتی پێشمەرگە و خوێنی شەهیدەکانمانە نابێ ئەمە نە من نە کەس ئەمەی لە یاد بشێ دڵسۆز و بۆ وەفابین بۆ میلەتەکەی خۆمان لە هەر پێگەیەک بین دەبێ ئەو مافە دەستوریانەی کە ئاوا هاتوونەتەکایەوە پارێزراو بێ بە دڵنیاییەوە ئەم ماوەی ڕابردوو کۆمەڵێک گرژی سیاسی بووە کۆمەڵێک بۆ چوونی جیاوازە بۆ سەبارەت بە پۆستی سەرۆکۆمار من لێرەوە دەیڵێم ئەمانە هەتاوەکو ئەمڕۆ بوو کە کێشە هەبوو لەو بارەیەوە ئێستا ئەمەنجامەی لێکەوتوتەوە بە دڵنیاییەوە ئەمە لاپەڕەیەکی نوێیە بۆ من ئەرچی سەرشانمە وابێ و بە چاوی ڕێز و تەقدیرەوە سەیری هەموو پێکاتە سیاسیەکانی کوردستان بکەین و چارمان ناچارە دەبێ هەر بەیەکەوە بین چارمان ناچارە دەبێ یەکگرتوو بین یەک ڕیز بین بۆ بەرژەوەندی خەڵک و بە دڵنیاییەوە لەم جێگەیەوە وەکو چۆن جەنابی مام جەلال کۆکەرەوە بووە لە لای خۆمەوە ئەوەی پێم بکرێ بە گیانی تەبایی و یەکڕیزی و هاوکاری یەکتر بۆ خزمەتی خەڵک من کار دەکەم ئینشەڵڵا. دووبارە پیرۆزە و کۆمەڵانی خەڵک لە سبەینەوە چاوەڕوانی هیمەتی تۆ دەکات بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی بۆ باشترکردنی بژێوی ژیانی خەڵک. دووبارە پیرۆزکە تەکلیفی دکتۆر عادل عەبدولمەهدیمان کرد بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. دکتۆر عادل یەکێکە لە کەسایەتیە ناسراوەکانی عێراق سیاسەتێکی سیاسەتمەدارێکی ناسراو و تێکۆشەرێکی دێرینی عێراقا دۆستێکی دێرینی خەڵکی کوردستانە. من هیوای سەرکەوتنی بۆ خوازم دڵنیام ئەو لەوێ و لەگەڵ حکوومەتە نوێکەیە و منیش پشتیوان و هاوکار بین بتوانین هەندێک لەو کێشانە لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێستا هەڵبژاردن بۆ حکوومەتی نوێ بتوانین ئەو کارانە بکەین لە قازانجی خەڵکو و دوور لە گرژی و ڕەوانەوەی گرژی و ناکۆچەکان. دووبارە زۆر سوپاس. پیرۆزە جەنابی سەرۆک. کاک تۆر بێستون لەگەڵ من بمێنیتەوە سەبارەت بە هەڵبژاردننی یاخود ڕاستپاردنی دکتۆر عادل عەبدولمەهدی وەکو کەسایەتێکی میانڕەوی شیعە بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کە بەڕای چاودێران ئەمە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ لێکزیکردنەوەی زیاتری نێوان کورد و عەرەب و هەرێم و بەغدا. تۆ پێت وایە ئەمە گرنگی لە چیدا بووە کاریگەریە بێ بەڕای جەنابەت؟ بەڵێ ئەکەیت کاریگەری زۆر باشێ بێ لەبەرەوە یەکەمیان ئەوەیە کە ئێمە لە کاتی دەستوری خۆیدا کە ئەمڕۆ سەرۆکۆمار ئاخر ڕۆژی دەستوری بوو کە هەڵبژێرا و دوای ئەوە کە تەکلیفی دکتۆر عادل عەبدولمەهدی کرا کە یەکێکە لە سیاسەتمەدارانی شیعە و نزیک لە کورد و بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دۆستێکی دێرینی هەواڵی تێکۆشەر مام جەلال بوو و ئێمە پێمان وایە تەشکیلکردنی ئەو حکومەتە لە ژێر دەستی ئەوە و سەرۆکایەتی کۆمار لە ژێر دەستی کاک دکتۆر بەرهەم و سەرۆکایەتی ئەنجومەی نوێنەران لەگەڵ کوڕێکی گەنجا کاک محەممەد حەلبوسیە پێچێ سیاسەتی ئەم جارەی حکومەتی تازە بەو شێوانەی تر نەبێ گۆڕانکاری بەسەردا بێت لەبەرەوەوانی خشک ئەو شخصانەی وە دیاری کراون بۆ سێ پۆستە گرنگەی عێراق پێچێ گۆڕانکاریەکی باش بکرێت و نزیکبوونەوەیەک لەگەڵ کورد و کوردستاندا هەبێ بۆ ئەم مەبەستە و هەروەها ئەوە حەزەکەم ڕابگەێنم لە ناو پەرلەماندا ئەم جارە خەڵک زیاتر پەیوەندیان بە سەرۆکوتلەکانیانەوە ناکرد ڕاستەوخۆ بۆ هەڵبژاردننی کەسێک کە تەسیران لەسەری هەبێ ئەندام پەرلەمانەکان سەرپشت کرابن بۆەوەی خۆیان بزانن کێ باشترینی خەڵکە هەڵی بژێرن هەر لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و سەرۆکی کۆمار و لە حکومەتی ئایندەی کاک عادل عەبدولمەهدی کە ئەمڕۆ هەڵ دیاری کرا بۆی حکومەتەکەی تەشکیلکە لە ماوەیەکی دیاری کراوە بۆەوەی بتوانین ئێمە وەک نوێنەرانی کورد لە پەرلەمان پشتیوانی کاک بەرهەم بین و هەروەها بتوانین فایدەیەکی باش هەبێ بۆ ناوچە دابڕاوەکان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی داهاتوودا بتوانێت ئەو ناوچانەی کە لە ماوەی ڕابردووە کێشەی لەسەر هەبووە و خزمەتگوزاریان گەڕانەوەی هێزی پێشمەرگە و ئاسایش بۆ ئەو ناوچانە ئەکرێ لەگەڵ ئەو بەڕێزەدا
بتوانرێ لەگەڵ سەرۆک کۆمار و لەگەڵ سەرۆک ئەنجومەنی وەزیران نزیک بوونەوەیەک و گفتوگۆیەکی باش بکرێت بۆ زۆر بێستون پرسیارە دەکەم ئێوە وەکو تیمی کوردوە تیمی یەکێتیش ئەرکی ئێوە قورستر دەبێت لەمە دووە ینی قۆناغی داهاتووی ئێوە قۆناغێکی سەختی پڕ لە کار دەبێت یعنی چی دەکەن بۆی بتوانن بە تایبەتی کۆمەڵانی خەڵک چاوی لەم پرۆسەیە بوو کە ئێستا دوو کەسایەتی یاخود بڵێن سێ کەسایەتی نوێ ئێستا عێراقی تر بەڕێوە دەبن بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک ئێوە وەکو فراکسیۆنە کوردستانەکان بە تایبەتی وەکو فراکسیۆنی یەکێتی بەرنامەتان چی دەبێت بۆ باشترینی دۆخی ژیان و گوزەرانی موچەخۆرانی هەرێم چکە ئەوەی کە بەلای خەڵکەوە گرنگە باشبوونی ژیانێتی نردنی موچەکەیەتی لە بەغداوە بۆ هەرێم بەڵێ ئەم سێ سەرۆکایەتی وەک باسم لێوە کرد ئەم سێ سەرۆکایەتی ئەم جارە جیاوازی لە سەرۆکایەتەکانی ترێبێت و ئێمە هەوڵی خۆمان دەدەین لەگەڵ ئەم سێ سەرۆکایەتیە بتوانین هەماهنگگیەکی باش دروستکەین بۆ ئەوەی بژێوی خەڵک و تێڕوانونیان بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەوانەی پێشووتر کە موچەی خەڵکیان بڕی بوو یان نەناردنی شارستە دایرایەکانی ناوچەی هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان ئەکرێ لەگەڵ ئەم زاتانەیە بتوانین فشارێکی باش بخەین و پێکەوە یەک دەست بین بۆەوەی بتوانین هەموو ئەو کەم و کوڕیانەی کە هەبوو پێشووتر زاڵ بین بەسەریاوە ئێمە لە خزمەتی خەڵکی خۆمان و نوێنەری هەموو خەڵکی عێراقین و بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی تر ناوچە دابڕاوەکان لە کەرکووکدا ئێمە هەمیشە لەگەڵ هاوڕێکانمانە بتوانین ئەوەی بۆ کەرکووک بکرێت کاری لەسەر بکەین و ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان چاکەین و بتوانین گرنگترینیان گەڕانەوەی هێزی پێشمەرگە و ئاسایش بۆ ناوچانە. سپاس بۆ دکتۆر بێسوود زەنگەنە پەرلەمانتاری کورد و پەرلەمانتاری یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵێ ئەوەی بینیتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بوو ئەم پەیامی سەرۆک کۆماری نوێی عێراق بوو هەم بۆ عێراقیەکان هەم بۆ هەرێمی کوردستان و گفتوگۆی هەموو ئەم ڕووداوانەمان کرد کە ئەمڕۆ ڕوویاندا و ئەمڕۆ وەکو پێشاتێکی نوێ لە عێراقدا هاتنە پێش. بەڵە کوردۆ سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت ئەوەی کە بینیتان ڕاستەوخۆ بەغداد بوو و ڕووداوەکانی ئێستای بەغداد بوون تێیدا سەرۆک کۆماری عێراق لە ڕێی گەلی کوردستانەوە بۆ یەکەم جار پەیامی ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و گەلی عێراق کردو تێیدا ئاماژەی بۆ کرد کە پارێزەری دەستور و مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراق بەگشتێ بێ. خواتان لەگەڵ.